ليلى خانم کاتت باش؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله. چۆنی لەیلا خان؟ سلامت سەرکەوتوی خۆتان ڕازی و گیانە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. لەکوێوە لەگەڵمانی؟ هەولێر. وەڵی شتەکەم ڕێگەیە خستێ لەسەر دیمەنی نازانم ئەگەر کاتەکەشی ئەوهابی. وەڵی ئەوجا من بە خۆشحاڵیەوە وابزانم جارێکی دیکە لەگەڵ منداڵێکی قسەمان کرد ئەتو پووری وی بووی. بەڵێ لەگەر ئەسمای. بەڵێ دەستت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەت دووبارە. بەرەوەی بچینە لای پرسیارەکان بە گوێمان لێبێ. بەڵێ کەناڵی دیمەن پڕ لە جوانیە بۆ خزمەتی هەموو خەڵکیە لە هەولێر لە هەموو شوێنێک ئەو دەنگە بۆ تا سمبڵی پێشەنگ بۆیە ئێمەی هاوشارانی خەڵکی هەولێر شانازی پێوە ئەکەین گەلێ زۆر شانازی بە پیش بەرنامەکانی پێشکەش دەکرێ بە هەرە جوانی لە خزمەتی هەموو تاقی کووردا کەناڵێکی بۆ هۆشیاری مەردا وەکو زانکۆیە هەرە پێشەنگە وشەی هەنگینی ئەبەخشێ وەک هەنگە بۆیش منی خەڵکی ئەم شارە بۆ دیمەن ئەنووسم ئەم شەعرە تاکو هەموو خەڵکی تاک بزانن ئێمەی کورد پێشەنگی ژیانین لە هەموو شوێنێ لە هەموو جیهان ئەزانن کورد بۆتە مەردی مەیدان گوێ نادەنا ئازار و مەینەتی هەر خزمەت ئەکەن بە مەردی چونکە نمونەی ئەو دەنگەی هەیە بە جددی بۆیش ئەڵێم بژی دیمەن بۆ هەر هەمووان بۆتە بەژمەند بۆ هەر هەمووان بۆتە بەژمەند ببوورەکە بە پەلەسم نووسی. دەستت خۆش بێ. بەڕاستی زۆر سپاس دەکەم. هۆنراوەیەکی زۆر جوان بوو. یەخۆ دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ بینەربوونت گیانەکەم. یەخۆ دەستت خۆش بێ. دووبارە سپاس دەکەم. بە دڵنیاییەوە اینجا فەرموو با بچینە لای ڕەنگەکان کام ڕەنگت دەوێ؟ بەڵێ با ڕەنگی سپی بە چاوان ڕەنگی سپی. اینجاوا بزانم بە ژمارە 4 ماوە تەنیا ژمارە 4 ماوە. گیانە با کاتان لێ نەگرم. فەرموو با بچینە لای پرسیارەکە هاوڕێیان با بێتە سەر شاشە. بسمیلا. کام پەیامبەر مزگەوتی ئەقسای دروست کرد لەیلا خان؟ یعقوب عەلەیهی سەلام. گیانە یعقوب. دڵنیایی؟ کام پێغەمبەر مزگەوتی ئەقسای دروست کرد؟ یعقوب عەلەیهی سەلام. یعقوب عەلەیهی سەلام. دەستەکانت خۆش بێ لەیلا خان. سپاس بۆ وەڵامەکەت. سەر هەردوو چاوانم دەستت خۆش بێ. سپاسیش بۆ هۆنراوەکەت. بەڕاستی هۆنراوەیەکی زۆر جوان بوو. دەستت خۆش بێ.